ئەمە دەرفەتێکە بۆ سەرۆک جۆ بایدن کە لە بەردەم کۆنگرسی نوێ کە سوێندی دەستوری خوارد کارە پێشینەکانی خۆی بخاتە ڕوو. چەند ڕۆژێک پێش وتارەکەی شەوی سێشەممە کارین جان پیێر وتەبێژی کۆشتی سپی هۆشداریدا لەوەی کە زۆر جار وتارەکە تا 2 سات دادەڕێژرێتەوە، بەڵام بەوتەی ئەو هەندێک لەو بابەتانە دڵنیان دەرەنجامێکی باشی لێ بکەوێتەوە. ئەو پێشکەوتنە ئابووریە بەرچاوی کە لە سایەی سەرکردایەتی ئەودا دەیبینین دیدگای ئابووریمان و هەموو ئاراستەکان بنیاد دەنێ. ئەو بەشە یاساییە مێژویانەی لە 2 ساڵی ڕابردوودا دەرچوون و پەسەند کراون کە خەریکە هەلیکاری چینی مامناوەند بە موچەیەکی باش دروست دەکەن و ئەنجامی ڕاستەقینە بۆ خەڵک دەگێنن لە ڕێگەی چاکردنەوەی ڕێگەوبانەکانمان و پردەکان و تونیلەکان و کەمکردنەوەی تێچووی کاڵای ڕۆژانە. بەڵام مێژونووس جەرمی سووری دەڵێت ئەم وتارە سیاسی و هەمیشە بە سیاسی کراوە. سیاست زۆر گرنگە بۆ ڕێبازمان، کەواتە ئەمە ئەو دەرفەتەیە کە سەرۆک ساڵانە هەوڵی دانانی کارنامە و چوارچێوەدان بە دیبەیتی گشتی دەدات بە شێوەیە کە سوودی بۆ خۆی و حیزبەکەی هەبێت، بەڵام هیوادارین فشارەکان بەرەو ئەو ئامانجە سیاسەتیانەی کە هەیەتی دروست بکات. سووری وتی پێشبینی دەکات بایدن پیاداچوونەوە بە لێدوانەکانی پێشووی بکاتەوە سەبارەت بە ڕۆحی میلەت و ئەوەی کە بە هەڕەشە بۆ سەر دیموکراسی لە لای ڕاستی تونڕەو دەیبینێت. هەروەها پێدەچێت شەڕی ئۆکرینیا سەرهەڵ بدات، وەک ساڵێک لەمەوبەر کاتێک لە سەرەتادا بوو بایدن باسی لە پێویستی ڕۆژاوا کرد بۆ یارمەتیدانی ئەو میلەتە بۆ بەرپەرچدانەوەی لەشکرکێشی رووسیا. بایدن هەروەها ڕێگەیان کە بەڕێوەبەرایەتێکی دەیەوێت یاسای نوێ سەبارەت بە لەباربردنی منداڵ و توندوتیژی بە دەمانچە و چاکسازی لە پۆلیسدا دابنرێت. بەڵام ڕوبەڕووی ئەلەنگاریەک دەبێتەوە کۆنگرس دەسەڵاتی دەرکردنی یاساکانی بەدەستەوەیە و ئێستا پارتی کۆماری ئۆپۆزیسیۆن یەکێک لە 2 ئەنجومەنەکەی کۆنتڕۆڵ کردووە. کەڤن مەکارتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی نوێ کە ڕۆژی سێشەممە لە پشت سەرۆک کۆمارەوە دادەنیشێت لە مشتومڕدایە لەگەڵ بایدن لەسەر چۆنێتی خەرجکردنی پارەی باشدەرانی ئەمریکا. کۆمارەکان بە دوای کەمکردنەوەی گەورە لە خەرجیەکانی حکوومەتدا دەگەڕێن. زۆر ڕوون بووم ئەو ڕێگای ئێستا لەسەری دەڕۆین ناتوانین بەردەوام بین، دەبێت ڕێڕەوەکە بگۆڕین بۆ ئەوەی خۆمان بخەینە سەر ڕێگای هاوسەنجی، چۆن دەگەینە ئەوێ لەسەرەوە گفتوگۆکانمان دەبێت. هەروەها سووری دەڵێت خەڵک سەیری کاردانەوەکانی مەکارتی دەکەن کاتێک لە پشت بایدندا دەنیشێت لە کاتی وتاریدا. ئەگەر ڕووگرژ بێت و ناڕزایی خۆی نیشان بدات وا دەردەکەوێت هاوکاری نییە، وا دەردەکەوێت تونندڕەوە، بەڵام ئەگەر زۆر دڵخۆش دەربکەوێت لە پەیوەندیکردندا لەگەڵ سەرۆک بایدن ئەوە ڕاستڕەوی تونندڕە و لە پارتەکەیدا نامۆ دەکات. ئەو گروپە بچووکە لەناو پارتەکەی و لەناو ئەنجومەنەکەدا داوای ئەوە دەکەن کە ئەو ڕوبەڕووی سەرۆک ببێتەوە. ئەم تێکەڵەیە لە سیاسەت و یاسا و خۆ دەرخستنە و کەسایەتیە شەوی سێشەممە کاتێک بایدن قسە دەکات بە تەواتی دەردەکەوێت. وریا کاڵێ بۆ ئانیتا پاوڵ دەنگی ئەمریکا.